دەچین لای یەکەم تەوەر و بابەتی ئەمڕۆمان لەگەڵ میوانەکانمان گفتوگۆ لەبارەی کۆچی گەنجانەکەین لە هەرێمی کوردستان ئەو سروشتە جوانی کە باسمان کرد ئەم کوردستانە جوانە بەداخەوە بەوەی خراپیدارەدانەوە بەوەی حکومڕانیەکی خراپەوە گەنجەکانی یانەوەیە کوردستان جێدەیەڵن یانەوەی بە ئاواتیەوەن کە جێبیێڵن یانەوەی کە ماونەتەوە لە خۆشەویستیان بۆ وڵاتەکەیان لە خەمیەوەیان کە ئایندەی ئەم وڵاتە جوانتر بکەن گفتگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاگارام یاسین سەرۆکی ئایندەی ڕوون بۆ پەرەپێدانی لاوان لە هەولێرە و لەگەڵمانە کاگارام سڵاوت لێبێ بەیانیت باش سپاس دەکەم کە بەشداری لە پرۆگرام لەگەڵمان پێمان بڵێ جامارێک لە بەردەستیەوەدا هەیە لەبارەی کۆچی گەنجانەوە پێمان بڵێ کۆچی گەنجان بە چه ڕادەیەکە؟ سڵاو لە ئێوەش سڵاو لە بینەرانی کورساتی عزیز بەیانیتان باش بەڵێ ئەوەی باست کرد ئێمە ئەوەی لە بەردەستماندا بێت ئێستا لە ڕێگای زۆر بەڕێز کاگڕێبین عەلی لە ڕێکخراوی لاوان و هەروەها کاگیاسین قادر لە ناوەندی هەولێری ڕێکخراوە دیموکراتیەکان کە هاوکاری ئەمەیان کرد بۆ ئەوەی ئامارێک بدەنە ئێمە و ئێمەش لێرەدا بۆ بەرچاو ڕوونی ئێوەی ئازوو خۆشەویست بخەینە ڕوو ئامارەکان بەم شێوەیان کە من دەمەوێت لە ساڵی 2014 تاوەکو ئێستا باز بکەم لە ساڵی 2014 تاوەکو 2010 ئامارەکە بەم شێوەیە بوو کە 3000 هاونیشتیمانی کۆچی نایاساییان کردووە بەرەو دەرەوەی خاچی هەرێمی کوردستان بەڵام ئەوەی زۆر کارەساتە ئەوەی زۆر جێگەی داخە کە ئێمە پێی دەڵێن ساڵی دژواری یاخود ساڵی کارەساتبار لە ساڵی 2019 2020 2021 ئەم سێ ساڵە بە ساڵی کارەساتبار ناو دەبردرێت لەبەرچی لەبەرەوەی 31,000 هاونیشتیمانی کۆچیان کرد بۆ دەرەوەی وڵات وەکو خۆشت ئاماژەت پێکرد ئێستا لەبەر ناهەمواری و هەروەها دۆخی خراپی بژێوی ژیانی هاوڵاتیان و هەروەها ئیدارەدان بەم شێوەیە ئەمە لە سێ ساڵی بڵێن 2019 2020 2021 بەم شێوە بوو کە 31,000 هاونیشتیمانی کۆچی نایاساییان کرد و خاچی هەرێمی کوردستانیان جێهێشت بەرەو خاچی هەندەران و غوربەت لە ساڵی 2022 خۆشبەختانە ئەم ڕێژەیە کەمی کرد بۆ 2000 هاونیشتیمانی لە ساڵی 2022 کۆچیان کردووە بە شێوەی نایاسایی لە هەرێمی کوردستان بەرەو خاچی غوربەت و غەریب لە ساڵی 2023 ئەوەی کە ئێستا ئێمە تێداین لە 1/1/2023 تاوەکو ئەم مانگە کە مانگی هەشتا 530 هاونیشتیمانی کۆچی نایاساییان کردووە بەرەو خاچی غوربەت لەم ڕێژەیەدا کە باسم کرد بە کۆی گشتی لە 2014 کۆتایی 2014 تاوەکو ئێستا 36,532 کەس کۆچی نایاساییان کردووە بەرەو خاچی غوربەت و غەریبی و خاچی هەرێمی کوردستانیان جێهێشتووە لەم ڕێژەیەدا گەنج پیر لاو ژن پیاو بە ڕەگەزەکانی بەگشتی تیایدا هەبووە و هەروەها دەمەوێت باسی ئەوەش بکەم کە بە هەمان شێوە لەم ڕێژەیە کە باسم کرد 36,532 هاونیشتیمانی 7,000 هاونیشتیمانی نەگەیشتونەتە شوێنەکانی خۆیان بەداخەوە جانیان سپاردووە و بەداخەوە بوونە قوربانی ڕێی هات و نەهات و مەرگ لەم ڕێژەیەش کە باسم کرد ئەم 7,000 بەشێکیان تاوەکو ئێستا تەرمەکانیان بە نادیاری ماوەتەوە نەگەیشتەوە واتە 7,000 کەس کاگارام بە پێی ئاماری لە بەردەستیەوەیە 7,000 کەس لە ڕێگەی چوونیان بۆ ئەوروپا تیاچوون بارەوە کارێک بێ تر بە خنکان بێ بە شەڕ بێ لەو ڕێگەیە بە ڕەخبوونەوە بێ لە دارستانەکان 7,000 کەس تیاچوونە لەو چەند ساڵدا
بەڵێ 7,000 کەس ئەوەی زۆرترینە لە ڕێی ئاویەوە لە ڕێی دەریاییەوە بووە ئەوانشی لە بەهۆی ڕقبوونەوە سەرما و سۆڵەوە بووە ئەوانیش تا ڕادەیەک بەڵام ئەوەی زۆرترینە لە ڕێی ئاوی و دەریاییەوە بووە کە جانیان سپاردووە بوونەتە قوربانی ئەم ڕێگایە و بە زۆریش ئەوانەی کە لەناو ئاوەکاندا دیار نەماون یاخود شوێن بزر بوونە یاخود بوونە قوربانی منداڵ و ژنەکانن ئەوانەی کە لە ڕەگەزیمێن و هەروەها منداڵ بەداخەوە بۆ ئەم بابەتە کە ئێستا باسی دەکەین بەڵام ئیتر ئەمە کوردستانە باشە کاگەرەمەم ئەمارانە و ئەمارانن کە ینی چۆن دەست کەوتون بۆ نمونە وەکو دەزانین ڕۆژانە خەڵکیی زۆر دەڕۆن بەڵام خۆ ئەمانە ناچن ناوی خۆیان تۆمارکەن لە شوێنێک یا لە جێگەیەک تا بزاندرێ بۆ نمونە سە بۆ نمونەم ڕێکخراوە چۆن دەزانێت چەند کەس لە ڕانی و خەڵات زێ ڕۆژانە دەڕۆن لە حاجیاوە دەڕۆن لە سۆران ئەڕۆن لە دۆکەڕوا لە زاخۆ لە بۆ نمونە لە کەلار لە چەمچەمەڵ ینی ژمارانەی لەکوێ بوو بە دەقیقی کە بیزانێ ئەمە ژمارە گشتیەکانن یان ئەگە تۆزە ڕوونکردنەوەم لەسەرەوە بیتێ ئەمە ژمارەیەک نییە ئێمە بە خۆمان دروستمان کردبێت یاخۆت بە هەڕەمەچی ئێستا باسکەم بۆ بەڕێستان ئێمە لە هەرێمی کوردستاندا هەمانجی ڕێکخراوەکانمان هەیە ئەم هەمانجی ڕێکخراوانە چەند ڕێکخراوێکی کۆمەڵی مەدەنی لەخۆ دەگرێت سەبارەت بە پرسی گەنجان و ئەو قەیرانانەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە و هەروەها پەیوەندیمان هەیە لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لە ڕووی پەنابەر و کۆچبەرانەوە بەردەوام ئێمە مانگانە ببورە هەفتانە و مانگانە ئێمە پەیوەندیان پێوە دەکەین و بە هەمان شێوە ئەوانش پەیوەندیمان پێوە دەکەن کە لە هەرێمی کوردستان و بەتایبەت و لە عێراقیش چەند هاونیشتیمانی کۆز دەکات لەوانەش چەندیان هی هەرێمی کوردستانە چەندیان هی ئەو شارە و شارە ئەو شارە چونکە ئەوانەی کە کۆز دەکەن لە وڵاتی غەریب و غوربەت خۆیان دەناسێنن کە خۆیان ناسان ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لیستیان لەلایە کە چەندیان هی ئەو وڵاتەیە چەندیان هی ئەو وڵاتەیە ئێمە بە حکمی ئەوەی کە هەمانجیمان لەگەڵ ئەوان هەیە و هەروەها تێکڵاویمان لە ڕووی ئیش و کارەوە لەگەڵ ئەوان هەیە توانیمان ئەو داتایانە کۆ بکەینەوە هەم لە ڕێی هەفتانە یاخود لە ڕێی مانگانە بەردەوام ئەو داتایانە بە ئێمە دەکات باشە کاگەرام هۆکارەکان هەن باسکراون هۆکارەکان تەبەن هەمومان دەزانین بە گشتی چیە بەڵام بە پێی ئامارەکان هیچ جیاکاریە کراوە نمونە بە پێی ئامارانی لە بەردەستێ بڵێ ئەم کەسانە بۆچی ڕۆیشتون زیاتر ئایا بێکار بوون ئایا بە دوای ژیانێکی باشتر ڕۆشتون ئایا نا لێرە کاریان نەبووە و ویستیانە لە ناوچەیەکی ئارامتر بژین ئەنی هۆکارەکانی هیچ دیاری کراون بە پێی ئامارەکە بەڵێ هۆکارەکان پێش 2014 پێش ئەوەی قەیرانەکان دەست پێ بکرێ دەمەوێت شتێک باس بکەم بەڕاستی ئێستا ئێمە دەزانین بە نەبوونی کارێزمایەک بە نەبوونی کەسایەتێکی گرنگی کوردستان و جیهانی و عێراقی چ فەراغێک دروست بوو لە نێو کای سیاسی لە هەرێمی کوردستان بە تایبەتی وە لە عێراقیش ئەویش ڕەوانشات مامجەلال هەواڵی تێکۆشەر مامجەلال ئەو کارێزمایە بوو کە هەموو پێکاتەکانی دەتوانی کۆ بکاتەوە لە نێو یەک مەجلیسی واروە لە نێو یەک خوان بتوانێ هەموو ئەو لیستە جیاجیاناوە تەنانەت مەزهەبەکانی عێراقیش بە گشتی لێکی نزیک بکاتەوە بەڵام کە 2014 کۆتایی 2014 مامجەلال نەخۆش کەوت ئیتر لێرەوە قەیرانەکان وردەوردا سەری هەڵدا هەر لە 2014 من کە باسی ئەو ئەحسایە دەکەم هاونیشتمانیانمان بە گەنج و پیر و لا و ژن و منداڵەوە سەفەری دەرەوەی وڵات و یاخۆت کۆچیان کرد بەرەو دەرەوەی وڵات هەر لە پێناوی ئەوە بوو کە کارێزمایەکی وەکو مامجەلال کەسێکی وەکو مامجەلال کە مەرجعی نەک تەنها کورد بەڵکو مەرجعی عێراق بەگشتی و هەروەها جیهانیش بوو بەداخەوە ئەمە هۆکارێک بوو بۆ ئەوەی بڵین فەراغێک دروست بوو لە کایە سیاسی لە دوای نەخۆشکەوتنی مامجەلالیشەوە زۆربەی تەنگەژەکان سەری هەڵدا لەوانە قەیرانی سیاسی قەیرانی دارایی قەیرانی متمانەبوونی هاونیشتمانیان لەگەڵ حکوومەتدا بە تایبەتی هاونیشتمانیانی هەرێمی کوردستان
لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان وەکو خۆت دەزانی لە 2014 کۆتایی 2014ەوە ئەو قەیرانانە دروست بوو و لەگەڵ ئەوەشدا چەندان شتی تر کە هەرێمی کوردستان ئەنجامیدا بەرامبەر بە وڵاتانی چواردەور کە نەدەبوو جارێ بکرێت کە مامجەلال پێداگری لەوەی دەکرد کە جارێ زووە بەڵام ئێمە ئەوانەمان باشە هەرێمی کوردستان کردی جا ئەگەر ئەو ڕێگانەی کە باش ئەگەر باسێکم لەو ڕێگانە بۆ بکەی کە ئەو هاوڵاتیانە گرتویانەتە بە ڕێگی ئاوی بۆ ڕێگی قاچاق بۆ یان هەوڵان داوە لە ڕێگی بەدەستێنانی فیزاوە ئامارەکان چیمان پێ دەڵێن لەو ڕۆ بەڵێ ئامارێکی دقیقم لا نییە چونکە ئەوەی کە ڕۆیشتووە لێرەدا بە نایاسایی ڕۆیشتووە هەرچۆنێک گەیشتووە لەوێ گەیشتووە جا لەوێ چۆنی خۆی ناساندووە چۆنی تعریفی لە خۆی کردووە چۆن گەیشتووە ئایا ئەمان تا چەند ڕاست و دروستە تا چەند گرنگ ئەوەیە ئەو گەیشتووە بە ڕێگەی نایاسایی ئەو ئامارانەمان پیشان نادەن کە چەندیان بەڕێ ئاوی بووە چەندیان بە ڕێگای وشکانی بووە چەندیان بە ڕێگای فڕۆکە و بەڕێگای ئاسمانی بووە ئەمە تا ئێستا نەماتوانیوە ئەحسایەکی ئەو بابەتە بکەین کە چۆنی گەیشتون بوێ بەڵام وابزانام لەو قسەیە بووم کە ئێستا لەو کاتێک کە ئێستا ئێمە قسە دەکەین دێمەوە سەر ئەو بابەتەی کە بۆچی گەنجان کۆچ دەکەن ئەوە حەز دەکەم زۆر بەوازحی قسە لەسەر بکەم لەبەرەوەی لە دوسێ شوێنی کەش بە هەمان شێوە قسەم لەسەر کردووە گەلە لە کاتی ئەوەی ئازوو خۆشەویست نەگرم ئێستا لەو حاڵەتە و لەو کاتێک کە من قسەی تێدا دەکەم وەزیری دارایی هەرێمی کوردستان بێت کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ببەستێت بڵێ مژدانە دەدەمە خەڵکی کوردستان موچەخۆرانی هەرێمی کوردستان کە ئەم مانگە دوو موچە بەیەکەوە وەردەگیرێ کۆمنتی ئەم خەڵکە چییە متمانەی ئەم خەڵکە بەرامبەر ئەم وتەیە چییە بەڵام هەمان وتە ئەگەر وەزیری دارایی حکوومەتی عێراقی بیڵێت هەڵوێستی خەڵک چی لێ دێت کەواتە نەبوونی متمانە ئێمە بیستمان زۆر حاڵەتمان لەو شێوەیە بیستکا وەزیری دارایی چەندان بەڵێنی دەدا و حکوومەتی هەرێمی کوردستانی چەندان بەڵێنی دەدا بەڵام لە بەڵێنەکانی هەم جێبەجێ نەدەکرد هەم پەشیمانیش دەبەوە ئەوە دەبوو هۆکارێک بۆ ئەوەی کە گەنجان متمانە لە دەست بدەن بەتایبەت لە ساڵی 2019 2021 کە هەرێمی کوردستان لە ئەستی دارمان زۆر خراپتر بوو بەڵام دوای لە ساڵی 2022 بە هیمەتی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز کاقوبا تاڵەبانی تواندرا تا ڕادەیەک بژێوی ژیانی موچەخۆران و هەروەها هەرێمی کوردستان باشتر بکرێت لە ڕێگای ئەو پەیوەندیانەی لەگەڵ حکوومەتی عێراقی ئەنجامی دەدا تایبەت ئەو بودجەیە ساڵی 2022 کاریگەریەکی زۆر باشی هەبوو لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان وای کرد کە گەنجان کەمتر کۆچ بکەن بەرەو وڵاتانی تر ئەمە لەلایەکەوە ئێستا ئێمە لە ناو خەڵکین جانازام کات ماوە یان گەران من ویستم قسەکانی خۆت بکەی گەر دوا قسەی خۆت بکەی ئەوە سپاس دەکەم وڵا کاتەکە زۆر هەڵدەگرێت گەر باسی گەنجان و باسی قەیرانی نەبوونی متمانە و ئەو تەنگەژانێک کە باسم کرد بیکەم بە دیاریکراوی بابەتەکەی مە کۆچی گەنجان بوو باس لە زۆر لەوە کارەکان کرد نەبوونی متمانە نەبوونی کار نەبوونی دەرفەتی یەکسان ئەگەر شتێک ماوە باسی بکەی ئەوە سپاس دەکەم منیش سپاسی ئەوە دەکەم سەرکەوتوو بن زۆر سپاس کاک ئارام یاسین سەرۆکی ئایندەی ڕۆن بۆ پەرەپێدانی لاوان سپاس کە لاولێرە لەگەڵمان بووی